هاوڵاتیانی عێراق داوا دەکەن هەمووان پێکەوە پابند بن بە ڕێنماییە تەندروستیەکان تا بە تەواوەتی بە سەر ئەم نەخۆشیەدا سەر بکەون و داواش دەکەن لە وڵات چاوی لە هەژار و کەم دەرامەتەکان بێت لەم بارودۆخەی ئێستادا. ڕێوشوێنەکانی وەزارەتی تەندروستی بە ڕێوشوێنی ئەرێنی ئەبینم. هەڵواتەکانی وشارکردنەوە و ڕێنمایەکانی کلینکە تەندروستیەکان لە ئاستێکی باشدان و هاوڵاتیانیش پابەندیانن. لەم چەند هەفتەی ڕابردوودا بینیمان هاوڵاتیان لە ئاستێکی باشی تێگەشتن و لە پرسراوێتیدان بەرامبەر نەخۆشیەکە و لە ڕێگەی پاکوخاوێنی و مادە پاکشکارەکانەوە خۆیان پاراستووە. ئەوانش کە باری داراییان باش نییە هەوڵ بدرێت هاوکاریان بکرێت یان حکوومەت بێت و پێداویستەکانی خۆپارێزیان وەک ماسک و پێداویستەکانی تر بۆ دابین بکات. بە شێوەیەکی گشتی ئەمە یەکێکین لە وڵاتانەی کە توانیمانە خۆمان لە ڤایرۆسەکە بپارێزین و ژمارەی قوربانیەکانمان کەمە و پشت بەخوا هەرواش دەمێنێتەوە. إن شاء الله نعدي هاي الأزمة بهاي الكمية من الأعداد وإن شاء الله السلامة والخير للجميع. بخوي زۆر چی هەیە لەبەر ئەو شتەی لەبەر کۆرۆنا ئەو شتە هەموو عالەم دەرەچنە بە چ دەرەچنە دەرەی لەبەر ئەشیای دەکرێتنە بۆ ماڵی خۆی بە زۆر فەقیری هەیە لە ناو عالەمێ پارەیان نییە. پارە لە چێن دەردێنین ئەو عالەمە ئەمەلەی هەیە دەژیتن بە ڕۆژێ 10,000 15,000 20,000 باش ئەو کو دەژیتن ئەگەر دەوڵەتی ئاگای لێ نەبێتنە سەر ئەو ئەوانەیە بە چه ئاگای لێ دەبێت دەوڵەت چه حسێب دەکاتن لەسەر نەفتی لە بۆ ئەوانە حسێب دەکاتن لەبەر چ لەبەر نەفتی حسێب دەکاتن بەرمێلی بە 20 دۆلاریە بە 25 دۆلار هەیە وارداتی عێراق زۆری تێدایە بۆ ئەوەی نەخۆشەکە بڵاوە نەکات هاوڵاتیان دەڵێن لەم کاتەدا لە شوێنە گشتیەکان و ئاینیەکان دوور بکەونەوە لە قەرەباڵغی. لأنه الاختلاط يؤدي إلى الكارثة. پشتگوێخستنی ڕێنمایەکان کارەساتی لێکەوێتەوە چونکە نەخۆشیەکە بە خێرایی بڵاوە بێتەوە. هەر کەسێک لە ماڵ بێتە دەرەوە پێویستە ئامڕازەکانی خۆپارێزی پێبێت. ئەم قەدەغەکردنی هاتوچۆ و ڕێو شوێنانە لە بەرژەوەندی خەڵکدایە بەڵام هەندێک کەس پێداویستی تایبەتی هەیە پێویستە هاوکاری بکرێت. خاصة بهذا الفيروس هي مرفوضة لەبەر مەترسیەکانی ئەم ڤایرۆسە مەرجعەتی باڵا و تاری هەینی و گرتبوونەوە ئاینیەکان و دوایین ڕێوڕسمەکانی سەردانی مەزارە ئاینیەکانی قەدەغە کرد. هەروەها گرتبوونەوەکانی تری وەک ئاهەنگەکانی هاوسەرگیری و ئەوانی تر کەم بوونەتەوە و دەتوانین بڵێن بەتەواوەتی نەماون. هەروەها گرتبوونەوەکانیش لە کافتریا و یانە وەرزشی و ڕۆشنبیریەکان نەماون و ژیان تا ڕادەیەک وەستاوە. لە بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسەدا خەڵک هاوکار بوون. پشت بەخوا ئێمە و هەموو وڵاتانی تر ئەم قەیرانە تێدەپەڕێنین. وهذا جانب إن شاء الله تعدي هاي الأزمة. بالنسبة إنك أخوانكم المسيحيين ئێمە وەک مەسیحەکان هیچ گرتبوونەوەیەکمان نەماوە. بە شێوەی تاکە کەسی ڕێوڕسمە ئاینیەکانی خۆمان لە کلێساکان ئەنجامەدەین. هەمووشمان لە ماڵەوە نوێژەکانمان دەکەین. بێگومان نوێژ لە هەموو شوێنێک وەرگیراوە. خۆی لە بنەڕەتدا نوێژی مەسیحەکان لە ماڵەوە بووە و بۆیە داوا لە خەڵک دەکەین پێویست بە گرتبوونەوە و چوونە کلێساکان ناکات. ئەوەش لە پێناوی تەندروستی هەموماندایە. لە عێراق ڕێژەی چاکبوونەوە زیاترە لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ئەمەش ئاسوویەکی ڕوونە بۆ سەرکەوتن بەسەر ئەم پەتایەدا. بە مۆشەخانی گەلی کوردستان